لا هەولێر ئۆتۆمبیلی بێسەرەتا قەدەغەکرا لە شاخەکان بەفر ئەبارێت 12 ژینگە پارێزیش لە ناحیەی ڕزگاری لە گەرمیان ئەڵێن دەرکراوین بزانین هۆکاری دەرکردنەکەیان چیان. سڵاوتان لێبێت. بەکارهێنانی ئۆتۆمبیلی بێسەرەتا لە ناو شەقامەکانی هەولێری پایتەخت قەدەغەکرا پایسکل و ماتۆریش چیدی نابێ بچنە شەقامەکانی 120 و 150 مەتری شارەکە. هێمن حەمەدەمین و تەبێژی هاتوچۆی هەولێر بە 1964 وت بۆ ڕێخستنی شەقام و کەمکردنەوەی جەنجاڵی و ڕووداوەکانی هاتوچۆ لە شەقامەکان و هاتوچۆی شارەکە بڕیارەکانی دەرکردووە و دەیخاتە بواری جێبەجێکردنەوە. بەرچاوترین بڕیاری هاتوچۆی شارەکە قەدەغەکردنی بەکارهێنانی ئۆتۆمبیلی بێسەرەتایە لە سەرجەم شەقامەکانی شاری هەولێر. وتەبێژی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر وتیشی هەر شۆفێرێک سەرپێچیە و بڕیارانە بکات ڕێکاری یاسایی بەرامبەر دەگیرێتە بەر و ئۆتۆمبیل یان ماتۆر سکیلەکەشی دەستی بەسەردا ئەگیرێت. باران بارین دەست پێ ئەکاتەوە لە ناوچە شاخاویەکانیش بەفرەبارێت لەگەڵ ئەوەشدا کەشێکی سارد ڕوو لە شارەکانی هەرێمی کوردستان ئەکات. بۆیە پێویستە هەر لە ئێستا بە خۆتان پۆشتە بکەن. بەپێی پێشبینیەکانی کەشناسی هەرێمی کوردستان بێت ئەم شەو بارانبارین لە ناوچە جیاجیەکان دەست پێ ئەکات بە شێوەی نمەباران لەگەڵ نزمبوونەوەی پلەکانی گەرماش لە درەنگالی شەو سبەی دووشەممە کاریگەری شەپۆلی بارانبارین زیاتر ئەبێت و پلەی گەرمە 2 بۆ 5 پلا دا ئەبەزێت و شەپۆلێکی بەفربارین سەرجەم ناوچە سنووریەکان و بە تایبەتی شاخاویەکانی هەرێمی کوردستان ئەگرێتەوە ڕەنگە زیاتر لە 3 ڕۆژ ئەم کەشە ساردە بەردەوامی هەبێت. دەرسێکی خێر بۆ نەوتەوەستاوەکەی هەرێمی کوردستان خەریکە ئەدۆزرێتەوە و سەرەتاش دەبێت پەرلەمانی عێراق هەنگاوەکە بنێ کە بڕیارە ڕۆژی سێشەمەی ئەم هەفتەیە بۆ هەمواری مادەی 12 لە خشتەی بودجەی گشتی عێراق کۆب بێتەوە و دەواازەکە لە ڕووی یاساییەوە بکاتەوە. ئامانز ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کە ساڵانێکە ئاگاداری گفتوگۆی مەلەفەداراییەکانی نێوان هەرێم و بەغدایە لە فەیسبووکەکەی هەموارەکەی بڵاو کردوتەوە کە 4 بڕگەیە. بەرچاوترینیان ئاماژە بەوە ئەکات کە پێویستە دەستبەجێ لە بەرواری کەوتنە بواری جێبەجێکردنی پرۆژە یاسای هەمواری مادەی 12 نەوتی بەرهەمهێنرا و لە هەرێم بدرێت بە کۆمپانیای بە بازارکردنی نەوت کە بە سۆمۆ ناسراوە یاخود بیداتە وەزارەتی نەوتی فیدرال. قەرەبووی تێچووی بەرهەمهێنان و گواستنەوەی دەکرێتەوە لەلایەن وەزارەتی دارایی فیدرال بە شێوەی سولفا بە تێکڕای 16 دۆلار بۆ هەر بەرمیلێک دانراوە. لا ناحیەی ڕزگاری لە سنووری ئیدارەی گەرمیان کە سەر بە قەزای کەلارە 12 کرێکاری ژینگە پارێز بە پێی قسەی خۆیان لەلایەن ئەو کۆمپانیای کاری پاکردنەوەی لە ناحیەکە تێدا ئەکەن دەرکراون. ئەو کرێکارانە ئەمڕۆ یەکشەممە چوونەتە بەردەم دادگای بەرای ڕزگاری بۆ تۆمارکردنی سکاڵە بەڵام سکاڵیان لێوەرنەگیراوە. پێشڕە و ئەحمەد یەکێک لەو کرێکارە ژینگە پارێزانەیە بە 1964 ورد نازانین کۆمپانیاکە بۆچی دەری کردوین هیچ شتێکی پێنەوتین. دادگاشەڵێت کێشەکەتان لەگەڵ شارەوانی و بەڕێوەبەری ناحیەکە چارەسەر بکەن. کامەران محەممەد چاودێری کۆمپانیای خاوێنکردنەوەی ناحیەی ڕزگاری لە سەر گرفتی ئەو ژینگە پارێزانە بە 1964 ورد ئەو کرێکارانە کاری خاوێنکردنەوەی باخچەکانیان کردووە گرێبەستی باخچەکانیش لای ئەوان نییە و جیا کراوەتەوە. پێمان وتون وەرنکاری هەڵگرتنەوەی خۆڵ و خاشاکی ماڵان بکەن بەڵام ئەوان ڕەتیان کردوتەوە. هەرچەندە سەرژمێری کۆتایی پێهاتووە بەڵام هەندێک دیمەنی ناوازەی ناو سەرژمێری کە لە هەرێمی کوردستان بە تایبەتیش بەڕێوە چوون دیمەنەکان هی ئەوەن کە باز بکرێن و سەیریان بکرێت. دیمەنەکان ئەوەیە کە هەر تیمێکی سەرژمێری چوبێتە هەر ماڵێک لە خاوەن ماڵ یان بەرپرسی ماڵەکەی پرسیوە بەڵام ئەی ئەگەر چوو بێتە خانەی بە ساڵات چوان کوا بەرپرسی ئەو کەسا بە تەمەنانەی کە لە خانەی بە ساڵات چوانن ئەچینە دهۆک لەوێ خانەی بە ساڵات چوانمان بەسەر کردوتەوە. لەوێ بەرپرسی خانەکە کە خانمێکە خۆی کردوتە خاوەن کەس و کاری نزیکەی 60 بە ساڵات چوو کە ئەو 60 بە ساڵات چوانە هەم ئافرەتیان تایە ژنیان تایە هەمیش پیاویان تایە کە هەمیان بە ساڵات چوون و کەسی یەکەمیان
بێگومان ئەوان بە تەنیا بەخۆیان لەو خانە بە ساڵات ئەژین کەسی یەکەمیان نییە بەڵام بۆ سەرژمێری بەڕێوەبەری خانەی بە ساڵات سوانی دهۆک کا خانمێکە خۆی کردو تا کەسی یەکەمی ئەوان و وەکو دایکی ئەوان خۆی پێناسە کردووە لەلایەن تیمەکانی سەرژمێری ئەمە یەکێکە لەو دیمەنە جوانانەی کە لە سەرژمێری بۆمان ماوەتەوە بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.